یاریەکانی هەفتەی حەوتەمی خولی ناوی کوردستان بۆ یاری تۆپی باسکە لە شەر هێولێر و هۆڵێک کادانکاوە باسکەی یانەی ئاسۆ میوانداری سۆلاڤی کەرکووکی کرد. سەرەتا یاریەکە بە تەواوی لە بەرژەوەندی ئاسۆ بوو بە ئەنجامی 24 بە 11 خاڵ. چارەکی دووەمیش بە هەمان شێواز بەرزیاری زانیانی ئاسۆ وای کرد جیاوازیەکی بە سوودی ئاسۆ بگات تا 21 خاڵ کاتێک ئاسۆ خاڵەکانی گەیاندە 44 خاڵ بەرامبەر بە 23 خاڵ بۆ سۆلاڤ. بەڵام دابەزینی دووە سەری ئاسۆ بۆی پێکانەوە لە یاریەکە بە تەواوی یاریەکەی پێچوانە کردەوە چونکە ئاسۆ لە چارەکەکانی سێم و چوارەم یەکی کەچی سۆلاڤ 29 بە 21 خاڵی کۆ کردەوە تەناوە جیاوازی خاڵێک ئاسۆ یاریەکەی بردەوە کە کۆی خاڵەکان 74 بە 73 بوو. بەمەش ئاسۆ لە کۆی 6 یاری سێ یاری براوە بۆ و خاوەنی 9 خاڵە هێشتا مەترسی دابەزینی لەسەر ماوە سۆلاڤیش لە 6 یاری شکستی خواردەوە خاوەنی تەنها 6 خاڵە و بە فەرمی دابەزیوەتە خولی پلەیەک. بۆ خاوەتانمان بین و دەستخۆش لە یاریزانەکان دەکەم وایە لە بدایەت یاری فەرقش زۆرە پێشبوون تا ڕادێکێتە 20 خاڵ گەیشت بەڵام بەهۆی پێکانی دوو یاریزانمان ناو یاری کە دوو یاریزانی سەرەکی بوون یاریەکە گۆڕا بە تەواوەتی و مادەبوونش بە یاریزانەکانمان دیار بوو کە ناوی یاریمان کردووە یاریشی بە قوتمان کرد لەگە دەربەندی خان. بەیانی چامان لەوەیە کە یاری دەربەندیخانە کە لەگە دەربەندی خان بدۆڕێ ئەوە ئێمە ئەمەلی مانومان تاوەستاسە دەمینێتەوە ئەگەرش باتەوە ئەوە دەتە منافەسە و دوو یاریکەمان ماوە چاومان لەوەی ئەو یاریش بینەوە تا نەکەوێت ناو حساباتی موقەت.